سیاستێکە بوو کە عێراق مرکزی کێتەوە مرکزی بوونەوەی عێراق باخیە ینی بڵین یەک پاراستنی یەک پارچەی عێراق بەڵام ئەوەی کە ئەمریکا ئێستا لە مقابلیا وەساوتەوە دژی یەک پارچەبوونی عێراق و مرکزیەتی عێراق نییە لە بەرامبەر ئەو حکومەتەیە کە چوارچێوەی هەمایی پیشیان هێناوە و جۆرێک ئەبێ ئەم چوارچێوەی هەمانیە تەواو تەسلیمی ئەمریکا بێت کە هەموو ئەزانین کە پێکهاتەی چوارچێوەی هەمانی یاخو حکومەتی عێراق تەواو ژێردەستەی سیاسەتەکان و بەرژەوەندەکانی ئێرانە ئەمە واقعیەتێکە و ئێستا ئەم کەوتم ئەم ئاڵ و گۆڕانە کە ئەمریکا لە مقابلی ئێرانە پاشەکشە بە ئێرانەکە و ئێرانیش تەسلیمکە و ئێران دوورخاتەوە لە رووسیا و سین کە ئەمە هەوڵێکە جا پرۆسەکی چەنەخانە مەسەلەیەکی ترە بەڵام ئێرانیش بەجۆرە بۆ مانەوەی خۆی بۆ پاراستن لە دەسەڵاتەکەی بۆ پاراستی حکومەتی جمهوری ئیسلامی هەموو دانیشتێک چەند هەنگای ئەو نیشانێن کە حکومەتی جمهوری ئیسلامی نزیکە بێتەوە لە ئەمریکا و ئەمریکاش تەسریحەکانی یا قسەکانی هەمیشەوەیە کە بەخۆشی بێ بە شەڕ بێ بەخۆشی بێ بەڕێکەوتوو بێ ئەبێ ئێران تەسلیمی بێ ئەمە ستاجێت کە سیاسی ئێران ئێستا ئەمریکا گرتوێتێ بەر بەڵام مانای ئەو نییە کە مرکزیەتی عێراق نەپارێزێ